بیر هەندێ نەکەنە بە جارێکە دیام دەبێ منطقی تەسلیمەیەکە کەمتر لە 2 هەفتەی دیکە ماوەی ویلایەتی سەرۆکی هەرێم کۆتایی دێت. پەرلەمانی کوردستانیش سەرقاڵی ئەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێمە، بەڵام تا ئێستاش لیژنەی یاسایی راپۆرتی خۆی نەداوەتە سەرۆکایەتی پەرلەمان بۆ ئەوەی خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای ئەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم بکرێت. پرسیارەکە ئەوەیە ئایا پەرلەمان دەتوانێت لەو ماوەکەمەدا یاساکە هەموار بکاتەوە و بەپێی ئەو یاسایە سەرۆکی نوێی هەرێم هەڵبژێردرێت. لە ڕووی یاساییەوە دوای ئەوەی لیژنەی یاسایی راپۆرتی لیژنەکەی ڕەوانی سەرۆکایەتی پەرلەمان کرد، ئەوە سەرۆکایەتی پەرلەمان دەتوانێت ئەندامانی پەرلەمان بۆ خوێندنەوەی دووەم بانگێشتی پەرلەمان بکات بۆ ئەوەی ماددە بە مادەی پرۆژە یاساکە پەسەند بکرێت. بۆ پەسەندکردنیشی دەبێت ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمان واتە 56 پەرلەمانتار ئامادەی دانیشتەکەی پەرلەمان بن. دوای پەسەندکردنیشی سەرۆکی پەرلەمان دەبێت پرۆژە یاساکە ڕەوانەی سەرۆکی هەرێم بکات. سەرۆکی هەرێمیش دەتوانێت لە ماوەی 15 ڕۆژدا ئیمزای بکات یان ئیمزای نەکات یاخود ڕەتی بکاتەوە. ئەگەر سەرۆکی هەرێم ئیمزای بکات ئەوە دەبێتە یاسا. ئەگەر دوای 15 ڕۆژەکەی ئیمزای نەکات و ڕەتیشی نەکرد بێتەوە ئەوە بە ئیمزاکراو دادەنرێت و دەبێتە یاسا. بەڵام ئەگەر ڕەتی کردەوە ئەوە دەبێت جارێکی دیکە پەرلەمان لەسەر تێبینەکانی سەرۆکی هەرێم کۆ ببێتەوە. لە ئێستادا 2 سینارۆ لە ئارادایە. سینارۆی یەکەم بەم شێوەیەیە: ئەگەر لیژنەی یاسایی پەرلەمان لەم هەفتەیەدا ئیمزا لەسەر راپۆرتەکەی خۆی بکات و ڕەوانەی سەرۆکایەتی پەرلەمانی بکات، سەرۆکایەتی پەرلەمانیش بێ دواخستن بڕیار بدات خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاساکە بکرێت، ئەوە دەکرێت لە هەفتەی داهاتوودا بە بەشداری هەموو ئەندامانی فراکسیۆنەکانی یەکێتی و گۆڕان و یەکگرتوو و کۆمەڵ خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاساکە بکرێت و پەسەند بکرێت. دواتریش بۆ ئیمزاکردنی ڕەوانەی سەرۆکی هەرێم بکرێت. لەم سینارۆیەدا بەهۆی ئەوەی فراکسیۆنی پارتی دژی پرۆژە یاساکەیە، ئەوە سەرۆکی هەرێم بەر لە 19 ئاب ئیمزای ناکات، کەواتە بەر لە 19 ئاب یاسای سەرۆکایەتی هەرێم هەموار ناکرێتەوە و دەبێت پەرلەمان کار بە یاساکەی ئێستا بکات. لەو حاڵەتەشدا 2 بۆچوونەیە. بۆچوونێکیان کە زیاتر لە گۆڕان و یەکێتی و یەکگرتوو و کۆمەڵەوە نزیکە و پێیان وایە دوای 19 بەپێی مادەی 15 یاسای ژمارەیەکی ساڵی 2005 سەرۆکایەتی هەرێم سەرۆکی هەرێم لە پۆستەکەیدا نامێنێت. لەو حاڵەتەدا سەرۆکی پەرلەمان بۆ ماوەی 60 ڕۆژ کارەکانی سەرۆکی هەرێم ڕادەپەڕێنێت، کەواتە پێویست ناکات پرۆژە یاساکە ڕەوانی سەرۆکی هەرێم بکرێت و سەرۆکی پەرلەمان دوای 19 ئاب دەتوانێت بە ناوی سەرۆکی هەرێمەوە ئیمزا لەسەر پرۆژە یاساکە بکات. مادەی 15 یاسای سەرۆکایەتی هەرێم دەڵێت ئەگەر پلەپایی سەرۆکی هەرێم بە هەر هۆیەک چۆڵ بوو، سەرۆکی پەرلەمان ئەرک و فەرمانەکانی هەڵدەسوڕێنێت. بۆچوونی دووەمیش کە بۆچوونی پارتیە، پێی وایە دوای 19 ئاب سەرۆکی هەرێم دەبێتە سەرۆکی کاربەرەکەر. پارتی پێی وایە بەپێی هەمان مادەی 15 یاسای سەرۆکایەتی هەرێم سەرۆکی هەرێم لە پۆستەکەیدا ماوە و پۆستەکەی چۆڵ نەبووە، بۆیە سەرۆکی هەرێم دەبێتە سەرۆکی کاربەرەکەر و سەرۆکی پەرلەمان ناتوانێت کارەکانی سەرۆکی هەرێم ڕاپەڕێنێت. أن يلتزم بمبادئ الأخوة والتعايش والتعاون. سینارۆی دووەم سینارۆی سازانە. لەم سینارۆیەدا ئەگەر پێنجلایەنەکە بتوانن تا هەفتەی داهاتوو بگەنە سازان، ئەوە دەکرێت پەرلەمان لە ماوەی چەند ڕۆژێکدا پرۆژە یاسای ئەموارکردنەوەی سەرۆکایەتی هەرێم پەسەند بکات و ڕەوانەی سەرۆکی هەرێمی بکات. لەو حاڵەتەشدا بەو پێی پرۆژە یاساکە بەپێی سازان بووە، سەرۆکی هەرێم دەتوانێت بێ دواکەوتن ئیمزای بکات. لە ڕۆژی 19 ئابدا پەرلەمان بەپێی یاسا ئەموارکراوەکە کێشەی سەرۆکایەتی هەرێم یەکلایی بکاتەوە. تا ئێستا ڕوون نییە لایەنەکان دەتوانن لە ماوەی 1 هەفتەی داهاتوودا بگەنە ڕێکەوتن یان نا. بەڵام ئەگەر نەگەنە ڕێکەوتن پێدەچێت دوای 19 ئاب کێشەیەکی دیکەش بێتە ئاراوە. ئەویش ئەوەیە پارتی پێداگری لەسەرەوە دەکات بارزانی بووەتە سەرۆکی کاربەرەکەر و لایەنەکانی دیکەش پێداگری لەسەرەوە دەکەن سەرۆکی پەرلەمان ئەرک و فەرمانەکانی سەرۆکی هەرێم بگرێتە ئەستۆ. کەسان بێنەوە کە نەرایەتی کێ ئەکەن یا کێ ناکەن